کاشاو لەسەر جادەکەواتی هێزێکی زۆرمان بینی کێشە چی ڕوویداوە ئەم هێزە بۆ چێنراوەتە دەوروبەری ماڵیەوە ئەم ئێوارەی ئەمڕۆ بڵێن ئێوارەکەی یەک دوانێک لە براکانی من کێشەیەکیان لەگەڵ بەڕێزێکا بووە دیارە لە یەکتێ نەگەشتن و وەزعەکان تەقەوشە دروست بووە ئەو برادەرە بە ڕەحمە بێشەید بوو چۆتە شوێنی حەقی خۆی بەداخەوە کە شتێکی زۆر نەخوازراوە بوو بەڕاستی پێمان ناخۆش بوو ئێستش من پەیوەندیم لەگەڵ کۆمەڵێک لە ڕیشسپی و پیاماقولەکانی کە سوکاری ئەو برابە ڕێزەیە کردووە و خزمانی خۆمان لە مەراسیمی بە خاک سپاردن و توبعەدلی و ئەوانە بوون بەردەوام لە پەیوەندیا بووم لەگەڵیانە کە خەبەریان ناومەتێ من لە دوای وەزعەکەوە پەیوەندیم پێوە کردوون هەموو شتەکان تا ئێستا نۆرمال بوو بەڵام تۆزێک پێش ئێستا هێزێکی زۆری ئاسایش هاتوۆتە دەوری ماڵی ئێمە وەکو جەنابتان بینیتان کە زیاد لە حەدە بەڕاستی گوایە بۆ ئەم وەزعە هاتووەتە ئێرە تا ئێستا هیچ جموجانی بەس چواردەوری ماڵی ئێمە گیراوە و هیچ جموجۆڵێکیان نەکردو و هیچی کە نییە ینی تەرەوەیە ئێمەش بەڕاستی ساحبی برا و خزم و کە سوکارین و کە بڵاو بۆ دەنگەکە لە خزمان هەمووی هاتووە خەڵکیش لێرە ئەو شەکدارە خۆی بەستووە وڵێ قبولی ئەم تعدایە ناکەن چونکە ئێمە کەم جارمان نییە بەڕاستی ئەمەزە بەسیترین شتی ئێمە لەم شارەیە کە دروستە بێ هەرچەند ئەمە بەسیت نییە بەڕاستی پیاوێک چۆتە شوێنی حەقی خۆی من پەیوەندیم بە ماڵەکەەوە کردووە پێم وتون بە عورفی عشایری بە قانون بە عادەت بە کۆمەڵایەتی بە خوێنێکتانەوێت لە جاتی خوێنەکە هەر بە هەر ناوعێک ئێوە رازی من ملم لە مبارکترە و ئامادە هەموو شتێکین ئێمە بەونەی کە ئەوان ساحبی بڵێن بەو بنەماڵەیە کە ساحبی ئەو کوڕە شەهیدن دوای ئەوە کەم هێزە گەورێزە بەلا هاتوۆتە ڕووکردۆتە ماڵی ئێمە بەتەکیش معلومە ئێمە شەکدارین ینی و ئەگەر ئەم شتەش کرا بێک برایەکی من کەسێک یعنی یەک کەس کردوێتی بەبێ ئاگاداری هیچ کەسێکی کە نە پلان بووە نە وەزعێک بووە نە ئەمە ئەم برابە ڕێزە مەسەلەن کەسێکی وا بووە ئەمە ئاگاداری و ئەم هەیەجانەی بووە بەڕاستی بەڵام ئەم هێزە هاتوۆتە دەوری ماڵی ئێمە وەکو دووبارەکردنەوەی جارێکی تری ئەم وەزعە کە پێشەوەی بە ڕەحمە بێ لە زمانی باوکم مامۆستا ڕوویە جارێکە دووبارەیان کردەوە هیچ پەیوەندێکیان بێ منە کردووە هەموو سەرجادەکان گیراوە بەردەوام لە جیازەکانی داوای قواتی زیاترەکەن بەردەوام خزم و کەسوکاری ئێمەش زیاتریێت و خۆی بەستێ لێرە ئەیترەوە وەکو لای تۆ معلومە لای ئێمە 500 چەگار خۆی بەستووە لای ئەوانش 500 کەس خۆی بەستووە بەرامبەر ئێمە وەستاوین ئاوا وەستاوین چاوەڕێیەکەین من لەگەڵ برادەرانی ئاسایشی پارتی خۆمان ئەنجومەنی سەرکردایەتی و جەنابی کاک شێخەتەم بەرپرسی سەرکردایەتی پارتی پەیوەندیمان هەیە ئەوان داوتیان تەسلیمێکەوتم بەسەر چاو من ئەو کەسێک کە هینی کردووە تەسلیمێکم لە ڕێگەی قانون بەزەمە ئیشی پۆلیسە هیچ عیلاقێکی نە بە ئاسایشۆ هەیە نە عیلاقی ئەمە شتی ئەم جیازەمنیەکانیکەوە هەیە ئیشی پۆلیسە من نەک ئامادەم براکەم تەسلیم بکەم ئەو ماڵە خوێنیان بوێ خوێن لە خزمەتیان خوێنی برامیان بێ بیکوژنەوە وەکو خۆیان بە زەخت نە بە منەوەی کە ئەم برادەرانە خۆیان تێڵ کێش کردووە ئامادەم بە وەزعی هەر شتێک بە هەر عورفێک ئامادەم براکەشم تەسلیمەکەم بەڵام ئەم هێزە کە هات وەزعەکە لە ئێمە تێکچوو بەڕاستی و ئێستاش کە من لەگەڵ جەنابتانە قسەکەم ڕەنگە ئێوە هەر لێرە بن برایەکی ئەو خوا لێ خۆش بۆ بۆی وەزعەکە ڕاگرێتەوە کە ئەوتی ئێمە هیچ داوایەکمان نەکردووە هیچ کەسێکمان ئاگادار نەکردووە ئەم شتە هیچ عیلاقێکی بە ئێمە نییە وتی حتا من خۆمم لە ماڵەکەی تۆ دانیشتم زانمانە چیانەیە بۆ مەزع گەورەکە ئێمە کارەساتی ڕوویاوە کە بەڕاستی قەزاوقی عنی نازانم ئەم شتە کە ڕوویاوە زۆر نەخوازراوە بووە بەڵام دیارە یانێ وەزعەکە گەورە ببێ یان ئەم هێزە چەگارە زۆرە نازانم